لە پاش ناوبڕەکەەوە جارێک کرد ساڵتان لەبێت وەک هەمیشە بە دروشمی بوێری ڕازگۆیی هاوسەنگی ئێمە ئەم بەرنامەیەمان پێشکەش کردووە. لە کاتێکە کە چاوپێکوتمان لەگەڵ هەنێک بەڕێزا کردووە سەبارەت بە بەشداروەکان و بەرنامی خۆشیندان هەنێکیان بەرنمەکان سیر نەکردووە هەنێکیانش لەبەر هۆکارێک سێری بەرنمەکان نەکردووە بە گوێ لە ڕای ئەوانش بگرین ئەوانش بێبەش نەکەین لەم بەرنمەیە سەی بەرنامی خۆشیندانەکەی خۆش وەڵاهی من مسلمانم سێری دەنگی ناکەم بەس بەرنامەکانی ترم سیر کردەوە بەجەم بەرنامەی خۆشیندان خۆشترین دەنگ سێرم نەکردەوە لەبەرەوەی چیم کەسێکم ملتەزیم بە ئاینی ئیسلامەوە زۆر گوێ لە گۆرانی ناگرم بۆ لە ئاینی ئیسلامە گۆرانی قەدەغەیە هەندێک بڵێ ئەوی بزانم هەندێک گۆرانی کە ئەگەر بڵین هەندێک لایەنی هەوەس و ئارەزوو بجوڵێنێ وام لێ بکە لە دینەکەم دوورم خاتەوە بڵێ ئەوەی تێگەیشتوێت ئەم چاوپێکوتنی تۆ ئاساییە داینینەوە زۆر ئاساییە چۆنیت سەی بەرنامی خۆشیندانەکەی تۆ سەی بەرنامی خۆشیندانەکەی بەڵێ کامیان باشن ئێستا بەلای تۆ کامیان ئەبنە باشترین دەن کاوە تقریبا من ئەڵم کاوە بەڵێ دایکتەوە بەڵێ چۆن دایکە سەیرەکە تۆ سەیری من حەزم لێ نییە لەو ئەسەی بەرنامەکەی نەکەی زۆر بینم ماشەڵڵای لێبێت زۆر زۆر تۆ سەی بەرنامی خۆشیندانەکەی نەخێر جاکن سەری بەرنامی خۆشیندانەکەی نەخێر نەخێر بۆ هەر کامێکیان بێ یعنی هینێک سەوتێکی هەبێت کە خەڵک بەعام گوێ دەگرێ هەرەوەنا تۆ گرنگ نییە بەلا تۆ گرنگەوەی کە دەنێکی خۆش هەرەوەنا تۆ سەری بەرنامی خۆشیندانەکەی بەڵێ کامیان هاوڕێکت ئەڵێ گرنگ نییە گرنگەوەی ئەو کەسی کە بەدەستی نەدانێکی خۆشیە بێت تۆڵێکی بێگومان و بەرنمەیە وەکو هینێکی نەتەوەی لاتە بوو هەموو پارچەکانی کوردستانیا بەشداریان کردبوو بەڵام منۆ خۆم پێشتر سیدمەیەک تاو کاتەی میرانی تیا بوو یعنی مەجیبی سەوتی و حەزم لە سەوتیەوە بەڵام لە دواوە نازانم سیرم نەکردوێتەوە ئاگاشم لێن کاوە و بڕوا لە ڕەواندزە و ڕەنجبەر لە هەڵەبجە و کاکسەڵاحیش دەستنەوە ئەم چوارە لای تۆ کامیان شایستی ئەوەن کە خۆشیندان بەدەست کاوە سەوتێکی خۆشی هەیە ینی وا هەستەکەی کە چێژێکی پێبەخشە هەستەکەی کە یعنی کارت لەیەکە هەست و سۆستە جوڵێنێ مۆ خۆم کاواڵم کامیان باشن شایستەوەن کە خۆشیندان بەدەست بێن وڵا کاوە بڕوا سەڵاح ڕەنجبەرەکان وڵایی کامیان باشتر بێ ئەو بەسەر کەوتوو بێ نی شەرواڵە چی هەست کامێکیان باشتر بن بەڵێ کاوان وەڵام میران عەلیکە بەداخەوە کە ماڵاوای لێکردین دوای ئەو دوای و شەوشم بڕوا بە تایبەتی بڕوا سەوتی زۆر خۆشە بڕوا ئەی ڕەنجبەر ترانسبەری سەوتی خۆشە هیوادارم سەرکەوتوو بێ ئەی سەڵاح وەڵا ئەویش کە لە بۆکان هاتووە زۆر سەرکەوتووە سەوتی زۆر خۆشە کاوە ئەویشان هەر بە تایبەتی بەس چۆنەڵی بڕوا لە هەمویان خۆشترە والله صوتي صلاح والله صوتي خوش ئەوانی ڕەنجبەر بڕوا أنا خوش بله تۆ سەڵاح ئەوانیە بەڵێ بەرنامی خۆشیندان بەڵێ کامیان باشن ئەلای خۆشە کاوە یان ڕەنجبەر یان سەڵاح ئەلای کاوە خۆشە هەمیان خۆشە هەرمیان سەڵتیان خۆش بەڵێ تۆ کامیان وڵی بەڕێی من کاوە لە هەمیان باشترە خۆشترین دەنگ لە من نییە نەوەخوا نەوەڵا نایناسم لە خزمی کوانە چی بینیمە ناوستودێن وا نایناسم ئەی سەڵاح لە سنەوە ڕەنجبەر لە هەڵکە ماوەتەوە هەڵبەتە هەرسیچان یەکێکن لە خۆشترین دەنگەکان بە پێوەی کە بەڵێ بەڵام ئیتر هەر کەسە و ڕێیکێ بەرامبەرێکەکان من ئەوەی کە گوێبیستی هەمیان بووم بەلای منەوە کاوە خۆشترین لامیان باشتر سەر چاوەکان وەڵاهی بڵێم کامیان سەڵاح کاوە ڕەنجبەر بڕوا وڵا کاوە بەڵێ چی کاوە وڵی ئیتر بەلای منەوە ئەو خۆشترین دەنگە ئەی سەڵاح وڵی ئەویش خۆشە بەڵام کاوە خۆشترە بەلای منەوە ئەی بڕوا وڵی ئەویش خۆشە بەس وەکو بڵێن کاوە خۆشترە ئەی کاک ڕەنجبەر لە هەڵەبجەوە ئەویش خۆشە ئەیش خۆش بەڵێ ئەی تۆ چواریان خۆش وەڵام کاوە لە هەمیان باشتر بەڵێ كاوة بله کامیان لەو چوار کەسی کە ماونەتەوە سەڵاح ڕەنجبەر بڕوا کاوە لە سلێمانیەوە کامیان بەلای تۆ باشترینە و ئەبێتە شایستی ئەوەیە کە بێتە خۆشترین وڵا بڕوا کاوە کاوە بەڵێ بۆ سەوتی خۆشە بەدام ئەی سەڵاح
سەراحش خۆشە بەستر کاوە خۆشترە ڕەنبەرش خۆش هەمویان سەوتیان خۆش ئەوانی کەمان و تەمویان سەوتیان خۆش بەڵام زیاتر کاوە وڵا هەمویان شایستی ئەوەن کە ئەتوان دەنگ بەدەستبێن بەڵام کاوە دەنگی خۆشترە لەبەروی کاوە خەڵکی سلێمانی نەوەڵا نە لەبەرەوە ناڵە لەبەری خەڵکی سلێمانیە بەڵام دەنگیان خۆ بەهێکە و دەنگیشی نوع دەنگیشی هەیە تۆ لەبێکردنەوە تایە کە دڵنیان پێ بیت یانەوە تا دڵنیان پێ نایێت دەنگیان پێ نایە بەس ترک هەروەک وەمە کوردێ ئەمەش دڵنێکە بەڵێ بەڵێ ئەمە چیوە خوارد پێش ئەوی تەمەرنت بەڵێ باشە لەگەڵ تەمەرت خواردنەکە باسی ئەومان بووکە کامیان ئەبنا شایستی ئەوەن لە لای تۆ خۆشترین دڵ بەدەستبێنن سەوتی هەمیان خۆشە بەڵام ئیترەکەوێتەوە سەر و زەلامانەی کە ئێمەمەسیان بۆ نێرێت تۆ ڕای تۆ کامیان ڕای من ئەو کوڕێکە پێشتر دەرکرا میرانی ناو بووە بزانم ئەوە سەوتی خۆش بوو یەک تۆست تەمەرندیش بە میران بڵێ میرانەوە تۆست تەمەرندیش بۆ تۆ تۆزی تەمەرند بۆ میران سەی بەرنامەی خۆشترین دڵەکەی بەڵێ کامیان کاوە کاوە بەڵێ بۆچی کاوە وەڵای سەوتی بەلام و زۆر خۆش کاوە ئەی ڕەنجبەر سەڵاح ئەوانش سەوتیان خۆشە بەڵام ئەو ئەچێتە سەر ستایلی سالار و ئەوان سەوتم بەلاوە خۆشترە سالار مەحموود وانە بەس بەڵێ بەڵێ ئەی خۆشترین دڵەکەی بەڵێ کامیان شایستی ئەوەن کە خۆشترین دڵ بەدەستبێنن وڵایم بەڕای خۆم سەلاح بە شایستازانم سەڵاح لە سنەوە بەڵێ بۆچی سەڵاح سەوت مۆرکێکی کوردەواری پێوەدە سەوتی کوردیە کوردی تێگەی سەوتێکی زۆر خۆشیە عەجیبە بەڕای من گۆرانی بێژەوە حەز ناکەم لەو بەرنامە ساریش کوردی لێمانی حەزەکەم لەو بەرنامانەیە بەشداری نەکات چکۆ گۆرانی بێژی تەواو بەڕاستی یاری بەڕیتم و بە نەغەماتی سەوتیەکە بەڕاستی سەوتی خۆشە ڕاو چێ سەبابە بە ڕەنجبەر لە هەڵەبجێت ئەشەوێ ئەوش سەوتی خۆشە بەس بەڕای من لەو سەوت خۆشترەیە من سەلاحم هەڵبژاوە دوای ئەو بڕوا سەوتی خۆشە دوای ئەو کاوە خۆشە ئەنجار ڕەنجبەر بەڕای من ئاوا پۆڵێنیەکەم بەڵێ تۆ خۆت مۆسیقیت مۆسیقی نیم بەڵام گوێیەکی مۆسیقیمەیە باسی ڕتموانت بەڵێ باشە شێوازی بەرنامەکە لا چۆنە خۆشین دڵ شاز بەرنامەکە جوانە پێم باشە لە هەموو ڕێگەوە جوانە بەڕاستی حەسەکەم بەرنامێ مەسەنە خەڵکێکەیە ئەڵە شارچێتی نازام چی ئەوە ئیتاکراوە وەڵی من نازانەوە قەناتم بۆ شتە نیە بەڵام وەکو خۆم هەستەکەم ئەو بەشداربووانەی بەشداریان کردووە هەفتە بە هەفتە باشترە بن کار لە سەوتاکەن کار لە سەوتی خۆیان ناکەن باشتر بوون وا هەستەکەم هەفتە بە هەفتە باشتر ئەدای ئەو گۆرانیەکەن کە ئەیانەیە بەڕاستی من زۆر هەست بەوە ئەەکەم ڕاوچێ سەبارە بە تیپی مۆسیقا و شتەکە کە تۆ گوێکی مۆسیقی تیپی مۆسیقاکەی زۆر باشە من متابعی بەرنامەکانی تێکم کە لەو بەرنامەی NRT چێت خۆشترین دەنگە چێت لە کەناڵی تر وا هەستەکەم ئەمان زۆر پرۆفیشناڵترن خۆشترین دڵە ئێستا یان ئەو ڕکلامە تەزویر کراوە تۆستی بەرنامەکەوت کردووە بەڵێ چوار کەس ماونەتەوە لە چوار کەسە کامیان ئەبنە خۆشترین دڵ تۆ بەڕای تۆ وەڵای من کاک سەلاحم بەلاوە سەوتی خۆشە بەڕاستی سەلاح لە سنەوە بەڵێ باشە بەرنامی خۆشترین دڵ کە هەر چوار پارچەکەی کوردستانی تیا بوو با بڵین لە با بڵین ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات و کوردستانی خۆشمان هەرێمی کوردستان بەڕای تۆ ئەم بەرنامەیە بێجگەلەوەی کە بەشداربەکان تیا بەشدار و هەز ناکەی کە ئەم بەرنامەیە باڵین شتێکی نەتەوەی پێوە دیار بوو وەڵا بە تاکید یعنی شتێکی خۆشە بەڕاستی هەر چوار پارچەی کوردستانی تایە بەڕاستی بەرنمەیەکی سەرکەوتۆ و دەستخۆشی لە NRT شەکەم تۆ کە تەلەفۆنەکە و دەستیەوە کامیان هەڵبژێری من شەرگاک سەلاح تۆ کە خۆتی شاردۆ تۆ کامیان وڵی من متابقی بەرنامەکە ناکەم هیچ چوار کەسی کە ماونە تۆ کامیان هەڵبژێری هیچ کەسیان لێ ناناسم تا یعنی بڵێ لە ئەوڵۆ متابعی بەرنامەکەم نەکردو لە کۆتاییە هیوای سەرکەوتن بۆ بەشداربەکانە خوازین بۆ هەموو ئەو بەشداروانی کە لە بەرنامەی خۆشترین دڵی کەناڵی NRT دوو بەشدار بوون هەمیان شایستی ئەوەن کە پیان بوترێت خۆشترین دڵ هەمیان هونەرمەندن بەهرەمەندن لێرە ڕێز و سڵاو بۆ هەموو بەشداربەکان ئەوانی کە لە بەرنامەکەشان نەماونەتەوە ئێمە هیچ ڕایەک ناڵین تەنها ڕای بینەرمان وەرگرتووە و ڕای بینەریشمان خستۆتە ڕوو لەم بەرنامەیە ئێمەش وەک بینەر شەی سێشەممە ڕاستۆخۆ تەماشای یاخود ئەبینە بینەری بەرنامەی خۆشترین دڵ تاو کاتە بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینەوە خواتان لەگەڵ